رانی کوردستان تیڤی لە هەرکوێکن سڵاوتان لێبێت و خۆشحاڵم لەگەڵ هاوکارم دینا. ئەڵلقەیەکی دیکەی قۆناغی دووەمی گەورەترین پرۆگرامی پێشبڕکێی دەنگخۆشی کوردستان ستارتان پێشکەش دەکەین. بەڵێ دەرباس سڵاو لە بینەرانی کوردستان تیڤی و هەروەها کوردستان ستار. لە قۆناغی دووەماین لە پرۆگرامی سێما پێتان نەگەینەوە. وەک ئەزانن کە لە پرۆگرامی یەکەم و دووەما ئاماژەمان بەوەیە کە هەموو بەشداربووان دابەشی چەند گروپ پێکراون و لەلایەن مامۆستایانی شارەزا لە میوزیکەوە ڕاهێنانیان پێکراوە. ئەم گروپانە ئەمڕۆژ ئەوەی ئەمێنێتەوە ئەمڕۆ و پرۆگرامەکانی دواتریش دابەشیانەکەین بە چەند گروپێک و هەروەها بەرهەمەکان بە هاوبەشی لەگەڵ گروپی میوزیکی خۆمان کە لەگەڵمانە ئەمێنەوە تا کۆتایی پرۆگرام دەرباس بە سەرپەرشتی مامۆسای گەورە مامۆستا سەید ئەحمەد ڕواندزی چەپڵێکی بۆ لێ ئەدەین. سپاسی ماندووبوونیەکەی زۆر سپاس مامۆستا سەید ئەحمەد. بەردەوام